بە چاودێری لیژنەی ئۆڵۆمپیارێمی کوردستان و بە سەرپەرشتیەکێتی ناوەندی بەرزکردنەوەی قورسایی کوردستان لە هۆڵی بەرزکردنەوەی قورسایی شاری هەولێر پاڵاوانتیەک بۆ ئاستی لاوانی کوڕانی ئەم یاریە بەڕێوەچوو. پاڵاوانتیەکە لە دەکێشی جیاواز و بەشداری زیاتر لە 50 یاریزان کە نوێنەرایەتی 7 یانی کوردستانیان دەکرد بەڕێوەچوو. دوجار یانەی هەولێر بە کۆکردنەوەی 764 خاڵ بووە پاڵەوان و لە دوای ئەوی ژیانەی قەڵای تورکمان بە 672 بووە خاوەن پلەی دووەم و پلەی سێمیش بووە بەشی یانەی زاخۆ بە کۆکردنەوەی 489 خاڵ.